بەناوی خوای بەخشندە و میێرەبان من عیمران ئەمیر خۆشحاڵم لاڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بێەوەی خۆشەوی شاد دەبمەوە. ئەمڕۆ لە پایتەختی کوردستانم و دەمهەوێ لە هاوڵاتیانی پایتەخت بپرسم هۆکاری کۆچکردنی گەنجان چییە؟ هەر گەنجێک دەبینیت بێ ئومێد و ڕەشبینە بەرامبەرم وڵاتە. ئایا هۆکار چییە هەموو گەنجان هیوا و ئاواتیان بۆتەوە کەم کوردستانە بەجێ بێڵن؟ ئایا گەربێت و ئەم گەنجانە کۆچ بکەن داهاتویان چۆن دەبێت و داهاتووی گەنجان لە دەرەوەی وڵات چۆن دەبێت؟ ئەم پرسیارانە و چەندی پرسیارتر دەربارەی کۆچکردنی گەنجان لە هاوڵاتیانی شاری هەولێر دەپرسم. ئەتۆکو گەنجێکە ئێستا لۆت بڕەخسێت واتە لە بۆت بڕەخسێ وڵاتە بەجێ دێڵی؟ بەڕاستی نەکردنا من لەوانەیە زۆربەی گەنجەکانی کوردستان ئەگەر هەرێکی باشن بۆ ڕخاست لەوانەیە کوردستانی بەجی بن لەبەرەوەی لێرکوانە بەڕاستی پێ بڵێم ژیان کاژیان لێرکوانە تەمشا سەیرەکەی بەسیترین شت بەسیترین پێداویستی مرۆڤ ئەو کارەبایە کە تۆ دووشتت نەبوو هیچ ئیتمایەکت بە وڵاتی نابێت تو گەنجەکی یعنی سەیر دەکەی لە هیچ شتەکرد نییە سەیر دەکەی لە زۆر شتت کەمە سەیر دەکەی ئەو پێداویستیانێک کە تۆ دەتەوێت ئەو شتانێک کە تۆ دەتەوێت ژیانی پێدروستکەی بەڕاستی نییە کە تۆ ئەو شتانە لێرە نەبوو ناچاری هانە بەیبەر وڵاتێکیشتر ناچاری کەوا کوردستان بەجێ بێڵی کە لە کاتێکدا کوردستان شوێنی باو باپیرانمانە بەڵام ئیتمای نیشتمانی نماوە بەڕاستی نەکرد لایەن زۆربەی گەنج تەماشا دەکەی هیچ گەنجێک ئیتمای نیشتمانی نمایە. هۆکار چییە؟ هۆکار چیە تیمان نەماوە تەنها لەبەرەوەی ئاو کارەبانیە تۆ وڵاتی خۆت بەجێ دێڵی؟ سیرکە گەنج کە تۆ لە تەمەنێکی ئەگەر ئیشت نەبوو ئەگەر کارێک نەبوو تۆ بێزار دەبی یعنی بۆ نمونە تۆ سەیری کە چەندان گەنجی بێکار لە وڵاتی دەبینی چەندان گەنجی بێ ئەمەل دەبینی کە ئەمەلی چارەسەرکردنیش نییە یعنی خۆش ئەگە بڵێن 5 ساڵی تر چا دەبێت 10 ساڵی تر چا دەبێت ئێمە باو باپیرانمان دەیانگوت ئەمە منداڵ بین دەیانگوتمە چا دەبی کەچی چا نەبوو نازانم کێنێ چا دەبی. ینی پێ دوایە هیچ هیوایەکت بۆ کوردستانە نەما پێ دوانێت چابی؟ بێگومان هیوا 105 هیوا هەیە هیوان نماوەکوا هیوایان هێشت. باشە پێ دوایە هەموو گەنجانێک کە کۆچ دەکەن لەبەر نەبوونی ئیش و فەقیریە؟ نا بێگومان هەموویوانە لەوانەیە بەڵام لە 180 190 کە زۆر بەیە کە 190 ژوو دەتوانین بڵێ هەمووی. باشە چه زەمانەتێک هەیە لەوەی کە ئەو گەنجە چۆ دەرەوەی وڵات ژیانی خۆشتر بێت؟ ڕاستی ئەگەر ژیانیشت خۆشتر نەبێ هیچ نەبێ ئەوانە مرۆڤبوونی تو دەسەلمێن هیچ نەبێ پێداویستە تایبەتیەکان پێداویستە هەرە سادەکانی ژیان لە بۆ دەڕخسێنن ئەوەش بەڕاستی کە بۆ دڕخسێن هەست بە مرۆڤایەتی خۆتکەی ئەو هەموو شتەکە بەڕای من. باشە تۆ تەمەنت چەندە؟ من تەمەنم 26 ساڵ. 26 ساڵی گەر ئێستا لەو تەمەنێ بچیتە دەرەوەی وڵات بەلایەنی کەم تا 5 ساڵی تکەی قامە وەرناگری باشە تۆ ئەو کات دەبیتە نزیک 31 ساڵ و نیوەی تەمەنە بەڕێ دەکەی باشە بۆ ینی ئەو نیوەی تەمەنەت لێرە بەڕێ بکەی پێدوانێ من ڕاستە تا 5 ساڵی لەوانی هیچ شتێکم بۆ نەکری بەڵام من 26 ساڵیتم بۆ نەکراوە ئەی با 5 ساڵێکی چاوەڕێکم ئەگەر دوای 5 ساڵەکە بۆم کرد باشتر بەڵام 26 ساڵی تر ژێرە بم هەریچم بۆ ناکری کەواتە 5 ساڵەکە لێ باشترە بەڕای من 5 ساڵە تەمەند بڕە باشتر نەک 26 ساڵ. هۆکاری کۆچکردنی گەنجان چییە؟ ئەو شتانێک کە تۆ دەتەوێت ژیانی پێدروستکەی بەڕاستی نییە کە تۆ ئەو شتانە لێرە نەبوو ناچاری هانە بەیبەر وڵاتێکیشتر ناچاری کەوا کوردستان بەجێ بێڵی نەخێنار گەنجێک ژیان لێرە خۆش بێرە قەت بەجێ ناوێت لە زۆر بێستان خۆم زۆر خۆم پێستان زۆر بەیانە بۆی لێژم دەبیان دەزانیش کردیان پەیام لە بۆ حکومەتی چاویان لە گەنجەکان بێ چونکە گەنجەکان چارەنووسی هەموو وڵاتێکن لە هەموو وڵاتێشیدا هەندێک هەیە هەرزەکارەکان لەوانەیە چاولێکەری شتێک بەس ئەوەی دەڕوا زیاتر لە بەرنەبوونی و بێوەزەیدا برادرم هەبە گوتیتی یان بە منداڵەکانم خێزانم لە دەریا ئیزە بخنشێ باشتر لە کوردستان بێت. ئەگەر بێت تو ئێستا بگەڕێەوە زمانی گەنجی بگەڕێەوە تاقی گەنجی ئەو وڵاتە بەجێ دێڵی؟ وڵای ئەم ئەو وڵاتە بەجێ نایە لەم لەبەرەوەی 17 ساڵە نەخۆشی سوکەریمەیە ئێستا هەفتەک پێش ئێستا لە تاران بوو بە تایارە چوون بە تایارە هاتمەوە لە تاران لەوێ ئەو دکتۆرەی ئەمن داوام کردیە چەند ساڵە 10 ساڵە دەمەوێ بچمەکنی دیتم چوومەکنی گەشتمەکنی. نەخۆشەکەی چارەسەر کردی؟ نەخۆشەکەم ئەو لە ڕزاییەی داوای 30 وەرەقە دەکەن لە تاران داوای 40 وەرەقە دەکەن. باشە وەزعی تاران چۆن بوو؟ ئەوێ خۆشتر بوو لێرە هەست دەکرد ئەوێ لێرە خۆشترە؟ وەڵاوە چێرە گەرم بوو. باشە گەنج زۆر دەڵێ ئێستا کۆچ دەکەمە وڵاتە بەجێ دێڵم پێ دوایە هۆکار چیەکە و گەنجانە ئەو وڵاتە بەجێ دێڵن ینی گەنجێک یەکجار زۆر نەک گەنج دەبینی کەسی خاوەن عایلێژە وڵاتی بەجێ دێری هۆکار چییە؟ هۆکاری ئەوەلی ئیشکار زەعیفە خوا ینی
باشە گەنجانمان بەخۆیان ئیش ناکەن و لە دوای ئیش ناگەڕێنیان هەر لە خۆیدا ئیش نییە. والله زۆر گەرمایە ئەوی ئیشی لە بە ڕۆژبی ناتوانانی تەحمل ناکە ئەوی لە من سبریتی بیدەستە ئیشێ بەزەوی لە بە گەرمابی ناتوانانی تەحمل ناکە ئەو چینی فەقیر و هەژار. باشە تو لەگەڵەوەی گەنجان بچنە دەرەوەی وڵات و کۆز بکەن ئەو وڵاتە بەجێ بێڵن و خۆیان لە ئاوی ئیجەیدەن و ئیتر مەرگ و مردنیان بێتە پێشی. والله غەریبایەتی زۆر ناخۆشە. تۆ غەریبایەتی دیتیە؟ ئەرێ وەڵام غەریباتیم کەسەندی من غەریبایەتی نەدیتیە غەریبایەتی زۆر ناخۆشە. تووشی نەخۆش سوکەری دەبی لە خەمان تووشی نەخۆشی دڵ دەبی تووشی زەرتە دەبی خەفەت بخوا. یعنی ئەو نەخۆشیانێک کە ئێستا لە تۆ هەیە هەمووی غەریبایەتیە؟ بەرێ منی نەخۆشی سوکەریەکەم لە زمانی قات و قوڕی و گرانیەکەوم لێ هات لە ساری نەوەتەکان. لەبەرچی؟ لەبەرەوەی پارە نەبوو ئیش نەبوو سەلا زەمان بەگەنم دەگۆڕیەوە دەمان خوارد قات و قوڕی و گرانی بوو. ئەو کات تووشێ و نەخۆشیانە ئێستا هاتی؟ بەرێم لەو کاتیەوە تووشی نەخۆش سوکەری بوویمەوە 17 ساڵە. پێت وایە ئەو گەنجانشکە وڵاتە بەجێ بێڵن لێرانێک یاوەتە لە وڵاتانەی دراوسێ و لە ئاوارەبوون و غەریبی تووشەمان نەخۆشی بێنەوە؟ توش دەبی لەبەرەوەی غەریبی داچی دەکات دەرغەریبی بابی دەکە. غەریبی ناخۆشە؟ زۆرت دیتیە؟ زۆرم دیتە غەریبایەتی زۆر ناخۆش. غەریبی چێ دەکەی لە ئێستادا؟ وەڵای ئەمن ئەوەل زار خوا پێغەمبەرم زۆر خۆش دەوێ ئیسلام سەر دەکەوی ئینشاءڵڵا بەڵام غەریبی ئەو کەسانە دەکەم ئێستا چەند کەسانە گووا لە خاری زن خزم کە سوکاری منن غەریبی هەمیان دەکەم. چێ بە دیاریکراوی زۆر غەریبی دەکەی و بەردەوام دڵت لە بۆی لێ دەدا؟ خەزورەکیم بزر بووە لە بەریتانیا هاتە ئێران بزر بوو ئەوە 11 سارە بزر بووە. غەریبی دەکەی لە تەمەنی تو بوو لەبەر چی دەگریە ینی لەبەر چی ئەوەندە دڵپڕی لە بۆی؟ خاری من دارانە. چەند ساڵ دەبی دیار نیە؟ 10 ساڵ. 10 ساڵە؟ لە چەند بزر بوو لەبەر چ بوو؟ کوڕەکی سەرەڕۆ بوو بێعەقل بوو نەفام و نەزان بوو داکوبابی لە عێراق بوو ناتەوە چووە بەریتانیا ناتەوە مەتاری عێراق لە مەتاری ئێران هاتە خوارێ برادەریە بوو ساری هەشتایەکان لەوێ ئێرانیەکان لەگە ئێرانیەکان بزر بوو کوژرایە. کوژرایەوەتە نەمایە؟ نەمایە کوژرایە نەگەڕاوە بەریتانیا. ئینشەڵا پێیەوە شاد دەبن ئینشەڵا خوای گەورە لە گوناحەکانی خۆش دەبێت و بەیەوە شاد دەبێت. باشە گەر تۆ ئێستا بۆت بڕەخسێ وڵاتە بەجێ دێڵی؟ نەخێر. باشە هۆکار چییە هەر گەنجێک دەدوێنی بێ ئومێد بووە ڕەشبین بۆ دەیوێ ئەو وڵاتە بەجێ بێڵە پێ دوای هۆکار خودی گەنجەکەیە؟ نەخێر نار گەنجێک ژیان لێرە خۆش بێ ێرە قەت بەجێ نایێتم. واتە لێرە ژیان خۆش نەما؟ ژیانی سەختە. باشە هۆکار چییە ژیان سەخت بووە؟ خودی گەنجەکەی بە دوای ئیش و کار ناگەڕێ یان لایەنی حکوومەتە زیاتر هۆکارەکەی چێیە؟ خێر هۆکارەکە حکوومەتە بەس گەنجەکەش دەبی هەوڵ بدا ئیشێک دۆخی دابین بکات. باشە تۆ تازە لە سەرەتای گەنجیدا بووە لەو ئێستاش گەنجی بەس کە گەنج بووی لە تەمەنی 20 ساڵی وانە بووی خۆت بە دوای ئیشدا دەگەڕێیان چاوەڕوانی حکوومەت بووی؟ نەخێر من چاوەڕێ حکوومەتیشم دەکرد چاوەڕێ خۆشم دەکرد ئیشم بۆ خۆشم دابین کردبوو. ئێستا ئیشەکەت حکوومەت دابینی کردویان بە خۆت ئیشەکە بە خۆت ڕخشم دابینم کردیا حکوومەتیش هەندە شێو دابین کردی هەندێک بەڵێ بەس ئەگەر حکوومەتیش هاوکار بیتن باشترە. واتە ناکرێ ئێمە تەنها پشت بە حکوومەت ببەسین دەبێت بە خۆمان یعنی هەوڵ دەین بۆ ئیشێک بدۆزینەوە؟ نەخێر نانە ئێمە هەوڵ دەین باشترە بە خۆمان ئیشێک بنەوە حکوومەتیش چاوی لە گەنجەکانی باشترە. باشە پێ دوایە ئەو گەنجانەی کە وڵاتە بەجێ دێڵن مەسیریان لەم وڵاتە باشتر بێوەتە لە وڵاتانی کە ژیانیان خۆش بیت و هەموو ئەو هیواواتانی هیانە لە وڵاتانە بەدی بێت؟ نا لەوانەیە لەوێندرێ لە دەرەوەی وڵات هەیە لە ڕووباریدان لە زەی دەخنچێتن ژیانی لۆ دەفەوتێتن ئەگە لێرە ژیانێکی خۆشی هەبی گەنج ناڕاتن. واتە لێرە ژیانیان خۆش لێرە ژیانیان تەبعاً خۆش نییە تا هەندێکیان خۆش نیە هەندێکیان خۆشە. باشە تۆ دەڵی ژیانیان خۆش نیە بەس ئەمن کەسێک هەندێک کەسم دواندیەوە هەندێک کەسم بیستیە خاوەن عایلێ خاوەن سیارە و خان و هەموو وافە سەرەتاییەکانی ژیانی هەیە بەڵام هەمووی دەفرۆشە وڵاتە بەجێ دێڵە باشەوانە لەبەرچی بەجێ دێڵن؟ ئەگەر ئەو گەنجە ئەو ماڵی خۆی دەفرۆشی بە چەند دەفتەر دەفرۆشتن لەوانە 5 دەفتەر بی بۆ 5 دەفتەری دەتوانێت لێرە ئیشێک بۆ خۆی دابین بکاتن نەک بچی لە دەرەوەی وڵات دەزێ لە ڕووبار بخنچێت. واتە تقریبان دەتوانین بڵێن چوونە دەرەوەشە بوویتە شتێکی تەقلیدی لەبەرەوەی تۆ چوون نیژە چم شتێک تەقلیدی ئەگەنە لەو دەڕات بە ئەو 5 دەفتەری لێرە کاسیبێک پێ بکە وەک ئەو خەڵکە لێرە بژیت من ئێستا گەنجم لێرە کاسبیم کرد یە گەیشتی ما و ڕاددەی کاسبی دەکەم حکوومەتش خۆم موچەم هەیە نارێنیتم بەڵام هەوڵدا
بەردەوام بە ژیان دابین دەبێت. واتە پێویست ناکە تۆ لە یەکەمیش کە بەدەست نەکە تویتر بەجێ بێڵ کەرکەلەوەت بکەوێتە سەرێکم وڵاتە بەجێ بێڵی نەخێر هەوڵ دە ئیش هەر دەبێتن وایەنە گەنج نارێن ئیشی نییە ئەم گەنج بێ ئیشە بەڵام هەوڵش دە ئیش دەبێت. باش ئامۆژگاری چییە بۆ کەسانەی کە دەیانەوە وڵاتە بەجێ بێڵە حەزەکەی لێرەوە چیان پێ بڵێ؟ حەز دەکەم وڵات بەجێنێرن وڵە ژیان کوردستان خۆشە لۆ بەجێ دێڵی قەت غەریبی دیوە غەریبیم زۆر دی ئێستاش غەریبم. باشە هەستی غەریبی چۆنە؟ غەریبی زۆر ناخۆشە بەڵام دوورە وڵاتش ناخۆشە دوورە وڵاتی خۆت بەجێ دێری. بێگومانەوەی کە لە وڵاتەی بەجێ بێڵە لەو لای غەریب دەبێ هەستی غەریبی تۆ قەت هەستی غەریبی چەشتووە؟ زۆریشم چێشتووە. هەستێکی چۆنە؟ هەستێکی زۆر غەریبە ناخۆشە زۆر. دەست خۆش بێ هیوامان وایە بە کەسوکاری خۆ بەو کەسانەی کە بەڕاستی غەربیان دەکەی شاد بیتەوە. ئێستا برایەکم لە ئەوروپا لە بەریتانیا لێرەوە لە ڕێی کەناڵەکە جوانەکەیەوە سلااو ڕێزم لە بۆ هەیە کاکادی لە بەریتانیا هیوات هەموو جارە پێشم هەر دەگەڕێمەوە لە دوورە وڵاتە ئیشاڵە دێتەوە لێرەوە چاوی ماز دەکەم سلااو ڕێزم نگوش. چۆنێ؟ باش ئەحواڵەوە چیش دەکەی لێرە؟ ئای دەپۆشم ئەوی دەپۆشم ئاوی دەفرێت ئیش چۆنە؟ لای زعیف ئیش زەعیف. والله باش ئەگە تو وەکو گەنجێک لێرە ئێستا کە لۆت بڕەخسێ وڵاتە بەجێ دێڵی لەکو بەس هێرم دەچێت دەرەوەی وڵات؟ لەکو ناچمە لێرێ هەولاتی ئێران تووچا لەبەر چێ وڵاتە بەجێ دێڵی؟ لە کوردستانی بێزار ئیش نییە. ئەدی وەنی ئیش دەکەی یانیە و ئیشە چعیب زعیفە زعیف شەوان لەما ناگرن شارەوانی شارەوانی لەوانە دو عیشکەن. باشە تۆ ئیشت هەیە لەبەر چێ وڵاتە بەجێ دێڵەوە ئیشێگەکەی تویتر هەرەوە نەبەز نییە بژێ ژیان پێ دەرناچی؟ وڵای مەمنوع حکومەتی ما ئەگەر لەما بگەری ئیشکە دو عیشکەن لەوانە ناگرن لێما ناگرن. یعنی حکومەت لێتان ناگەڕێت؟ نا وەڵا مەمی شارەوانی نەگە برێ وا بگەنێن جێش باشی باش جێگە باش بی. یعنی ئەگە ئێستا ئێرە چ عیبی تێرە لێرە ئیشتا عیبینە باش لێمان ناگرن. ئەگە شارەوانی لێتان گەڕێرە عیبی شارەوان دیرە بنە پاش باشە لێرە بوون بە برای خۆم برێم ئەدێ جەمە لێرە بوو دەرناکردن. باشە ئەگەر شارەوانی لێتان بگەڕێ تۆ وەکو گەنجێک لێرە بژێوی ژیانت پێ دەردەچێ؟ نا وەڵا لێما ناگری بخۆم کرێچیمە لێرە چەندت دەست دەکەوێت ڕۆژانە؟ لا ئیش زایدن تقریبا یعنی ئەوە دەزە مشکیریە ئاڵۆڵا کرێچی و خێزان هەیە؟ کوڕەکەمەیە ینی بە 10,000 دەرناچی ڕۆژانە گەرم ڕۆژ دەناچ وەڵا هێق نەفرشتیەوە هێق نەفرشتیا لە بەیان هێق نەفرشتیا لە بەیانەوە پێویستیش بە پارەیە بۆ کرێخانی؟ پێسم پارەیە کوڕم نەخۆشە پێسم پارەیە کوڕت چیتی؟ هیچ ناخوا مارە هیچ نای ناخوا هیچ خوادی ناخوا نەتبردیتە دکتۆری؟ ئیلاس پەرێن ئاوەکەی هەندێت ئەبڕۆ مارێ من لە ڕاپەڕین هەر بە ئاوەکی بەڕێیان کردی؟ ئەوەس بەرە پێدێنم بڕۆ مارێ. باشە نەتبرتە نەخۆش سەیدەڵیەکان نەخۆشخانە تایبەتەکان؟ هیچ نەمبیدیە ئیش فەقیر ناکەن نا فەقیر ناکە بۆی دەژیم. یعنی توانات نییە بیبیتە نەخۆشخانە فەقیر پێکی دییان بتمنێت چیری هیچ ناکردەوە بتمنێت چیری چرا فەقیر ناکەن دەست چاو لە فەقیری نا وەڵا. هۆکاری کۆچکردنی گەنجان چییە؟ ئەو شتانی کە تۆ دەتەوێت ژیانی پێدروستکەی بەڕاستی نییە کە تۆ ئەو شتانە لێرە نەبوو ناچاری هانە بەیبەر وڵاتێکیشتر ناچاری کەوا کوردستان بەجێ بێڵی نەخێنار گەنجێک ژیان لێرە خۆش بێ ڕقەت بەجێ ناوێت. لە زۆر بێزدان بخۆم زۆر خۆم بێزان زۆر بەیانە بۆی دەژیم دەبیان دەزانیشکردیا. پەیام لە بۆ حکومەتی چاویان لە گەنجەکان بێ چونکە گەنجەکان چارەنووسی هەموو وڵاتێکن لە هەموو وڵاتێکیدا هەندێک هەیە هەرزەکارەکان لەوانەیە چاولێکەری شتێک بەس ئەوەی دەڕوا زیاتر لە بەرنەبوونی و بێوەزریدا. برادرم بە گوتیتی یان بە منداڵەکانم خێزانم لەدەیە ئیزە بخنشێ باشتر لە کوردستان بێت. وەکو گەنجێکە گەر ئێستا بۆت بڕەخسێ وڵاتە بەجێ دێڵی؟ نەخێر. باشە هۆکار چییە لە هەر گەنجێک دەپرسییان هەر گەنجێک دەبینی بێهیوا بووە بێ ئومێد بووە تەنانە دەوێ وڵاتە بەجێ بێڵ و لە دەریایی جەداوە یەکێک لە گەنجەکانم تازە دوان دەڵێ بمرم باشترە لەوەی لە کوردستان بژی. هۆکاری بێهیوای گەنجان بۆچی دەگەڕێنیتەوە؟ هیچ هۆکارێکی نییە پێشان مەزبوری بوو بەڵام ئێستا وەزەوا بەرەو خۆشی دەڕوای ئینشاڵڵا هەمووشی بوویتە چاولێکەری. ئەم لەستا برایەکەم لە سویدە لە ستۆکۆڵم دەژیتن لە کەم پێکی بۆ گەنی بووە نە ئیقامەی دەدەنێ نە حسابی لۆ دەکەن غەریبیشە. پەیام لە بۆ حکومەتی چاویان لە گەنجەکان بێ چونکە گەنجەکان چارەنووسی هەموو وڵاتێکن لە هەموو وڵاتێکیدا. پەیامشم لە بۆ ئەو گەنجانێک کە دەڕۆن ئێرە بەجێ دێڵن و لە بۆ تەقلید و چاولێکەری
لە بۆ تەقلید و چاولێکەری پێ وایە گەنج ئێستا کە چوونە دەرەوە وڵات بووتە شتێکی تەقلیدی لەبەروەی ئەو کەسە چووە ئەوەی دیش دەیەوێ بچێت هۆکارەکەی ئەوەیە یعنی بووتە شتێکی تەقلیدی و هۆکارەکەی تەقلیدیە لە وڵاتی خۆت زیندانی خۆشترە لە غوربەتی و غەریبی و میوانی و خدا عافیس تۆکو گەنجێکە ئێستا بۆت بڕخسێ وڵاتە بەجێ دێڵی پێشترێک کە خەرک دەڕۆی پێم شێر بوو پێشتری بەڵام ئێستا پێم نازیحە لۆ یەک گەنج خوێندنی تەواو دەکات تەعین نابی چەند ساڵ دەبی بناڵێنی ئێستا لەو بازاڕە بگەڕێت چەندەها گەنج خەریز کولیەیە خەریز قانونە مەحەدا هەموو شتی دەفرۆشی و دوکانی دانایە و شاگردە و لەبەر بێمەعاشی دەڕۆ خەرێک یعنی هەتا خەرێک هەتا بێن ژیانی کامل تەمەنی دەڕواتە نابتە ساحب سایرە نابتە ساحب خانوو معناوی چکە لێرە یعنی خەڵک لەبەر نەبوونی پێ دوای وڵاتە بەجێ دێڵ زیاتر لەبەر نەبوون لەبەر چییە لە بستان ناو بێدینی دینی خۆی بەزی دێلی ناو وڵاتە کە پڕ دین و دیانەتە بەجی دێلیتن بەس لەبەرەوەی بژێوی پیا بکاتن لە دەرەوە ژیانی خۆی پێک بێنیتن بەڵێ ئەتۆکو خۆ دەگەر بێت بۆت بڕخسێ ئێستا وڵاتە جێ دێڵی بەڵێ بەڵام بۆم ناگونجێ باشە ئەگەر وڵاتە جێبێڵی بێگومان دەبێت لە ئاوی ئیجە بدەیت و لەو ئاوە قورسە بدەیت تۆ لە نێوان مەرگ و ژیان ینی نازیحنیە بەس هەیە بە مەسەلە لۆی ڕێک دەکەی بە ڕسمی دەڕواتن ئەوە نازیحە ئەوە هەیە بە ینی بە ڕسمی دەڕواتن پارەی هەیە دەڕواتن باشە تۆ قەت غەریبی دیوە غوربەتت دیوە لە دووری خزم و کەسان بژی کوردستان بەجێ هێشتێ کەس کوردستانی بەجێشتێ ئارێ وڵە زۆر کەس کوردستانی بەجێ هێشتێ غەریبیان ناکەی بیریان ناکەی بەدیکو تەوان بەس تەنها هەمووی لەبەر بێ ئیشی و بێ معاشی و ئێستا فەر و مۆزەف مانجی نۆیە موچەی مانجی چەندی وەرنەگرتێ زای مانجی چەندی وەرنەگرتێ مانجی شەشی وەرنەگرتێ برایم ئەوە کەنجی ڕاستە مانجە 500,000 وەگری کرێخانی بدەیت مەسروف و بژێوی بدەیت ئەوە چ ژیانەکە لە کوردستان ئەوی بڕۆ لە بەهەندی دەڕوە زیاتر نییە گەنجەکەم دوان گوتی ئەو خەڵکە بۆتە شتێکی تەقلیدیە لەبەروێ خزمەکەی چووە و دەڕوە ڕاز نییەوە هەندێک هەیە هەرزەکارەکان لەوانەیە چاولێکەری شتێک بەس ئەوەی دەڕوە زیاتر لە بەرنەبوونی و بێوەزعی دەڕوە تۆکو گەنجێکەکە ئێستا بۆت بڕخسێ وڵاتە بەجێ دێڵی ئەمە بەجێ نارم چونکە من دامەزرایمە لە حکومەت ئیشم هەیە بەڵام ئەو گەنجێک کە ئێستا تو باست کرد بۆ ئیش ناکا لێرە لە وڵاتی خۆی کە مەسەلەن فلیپینێک کەسێکی دەرەوە دێ بە 400,000 کاکە ئەو گەنجە ئێستا لێرە بە 400,000 بۆ دێرنایە مەسەلەن 200,000 حیلەیە 200,000 داتە کرێخانی بە 200,000 ناژێ بەڵام بابێ حکومەت بۆی بکاتە 800-900,000 بزانە ئیش دەکەن هەر گەنجەشی ئێستا ئەیبینی لەو شارەی با ماگانە 700-800,000 داتێ لەو شارەی لە چێندە دەوێت ئیش دەکات بەڵام بە 400,000 بۆی دەردێنی بۆی دەرنایەنی کاکە واتە پێ دوایە لە دەرەوەی وڵات ئەم بەشێک لەو گەنجانەی کە کۆز دەکەن لە دەرەوەی وڵات ئیشی پاکەرەوەی جادەکان و ئیشی مەطعەمەکان و ئیشانە دەکەن لەبەرچی گەنجانی ئەمەی ئەو ئیشە ناکەن پێ دوای پارەکەیان کەمە لێرە پارەکەیان کەمە چکە بە 400 بەڕاستی کەس دەرێت گەنجێک ئێستا دەبینی بە 400 دەگەر خێزانیش نەبێ بۆی دەرنایێت بەڵام ئەگەر حکومەت ینی پارەکەی بۆ بەرزکاتەوە بکاتە 800-900,000 ینی کابرا هەیە مەسەن عایلێ هەیە لێرە هەر ئیشەکی هەبێ دەی کا زۆر بە شانازیشەوە لە وڵاتی خۆی ئیش دەکات باشە هۆکاری چوونە دەرەوەی گەنجان بۆچی دەگەڕێنەوە پێ دوایە یانی ئێستا لە هەر گەنجێک دەپرسی لەوانێت تۆ لە خزم و کەسەکانی خۆت بپرسیوی هەمویان دەڵێن دەچین بچینە دەرەوەی وڵات و لە دەرەوە ژیان خۆشە پێ دوایە هۆکار چییە هەمویان کەلکەلەی دەرەوەی وڵاتدا سەریاندا خۆشی چییە ژیان لێرەش خۆشە ئەگەر حکومەت یان ژیان بۆ بڕەخسێنێ یارمەتیت بدا مەسەلەن ئەو گەنجێک کە ئێستادا دانامەزرێ لە زانکۆ پەیمانەکان تەخەڕوز دەکاگە هەر چۆنێک بێت لە جێیەکی لە کەرتابە لە جێیەکی ینی هەلی بۆ بڕخسێنی دامەزرێ لەوانەیە وڵات بەزێنێ لە بەناوانێک کە وڵاتش بەزێن هەندێکیان ئەوەیە کە چاولێکەرێ دەستنا وڵاتانە و لەوێ ژیانەکی لەوانەیە خۆشتر هەبێ مەسەلەن برادرم هەبە گوتیتی یان بە منداڵەکانم خێزانم لە دەریا ئیزە بخنشێ باشتر لە کوردستان بێ لەوانە زۆرە هۆکاری کۆچکردنی گەنجان چییە؟ ئەو شتانی کە تۆ دەتەوێت ژیانی پێدروستکەی بەڕاستی نییە کە تۆ ئەو شتانە لێرە نەبوو ناچاری هانە بەیبەر وڵاتێکتر ناچاری کەوا کوردستان بەجێ بێڵی نەخێنار گەنجێک ژیان لێرە خۆش بێرە قەت بەجێ ناوێت لە زۆر بێزدان خۆم زۆر خۆم پێزان زۆر بەیانە بۆی لێژم دەبیان دەزانیش کردیان هەیام لە بۆ حکومەتی چاویان لە گەنجەکان بێ چونکە گەنجەکان چارەنووسی هەموو وڵاتێکن لە هەموو وڵاتێشیدا هەندێک هەیە هەرزەکارەکان لەوانەیە چاولێکەری شتێک بەس ئەوەی دەڕوە زیاتر لە بەرنەبوونی و بێوەزعیدا برادرم هەبە گوتیتی یان بە منداڵەکانم خێزانم لە دەریا ئیزە بخنشێ باشتر لە کوردستان بێ باشە داواکاری چێ لە حکوومەت داواکاری چێ لەو کەسانەی کە بەرپرسن لەم
هۆکاری ئەو بێهیوای و بێئومێدی گەنجان. من هیچ داواکارێک لە بەرپرسانی لەبەرەوەی ئەوان لە هیچ ئاستی داواکاریش دانینە، ئەوانە گوێیان کەڕە، ئەوانە حساب لە بۆ دەنجی من و تو ئەو ناکەن. ئەگەر هەزاری وەک منیش وڵاتەکە جێبێڵی ئەوان تەقەی سەریان دێ، ئەوان ژیانیان خۆشە و هەم پێداویستێکی ژیانیان هەیە و 24 ساعت کارەبا ئاو و پارەیەکی یەکجار زۆر ئیش و کار ڕۆژ لەیان ناداوان هیچ باچیان بە من نییە. باشە ئەو دامان کۆمەڵە کەسێ لەبەر نەبوونی پارەوانە کۆز دەکەن. باشە من بیستومەوە جێم لێ بووە کۆمەڵە کەسەیە خان و ماڵ و سیارە هەموو شتی خۆی دەفرۆشە دەستە دەرەوە وڵات بە عایلەوە لە کاتێکە بژێوی ژیانیشی زۆر باشە. باش ئەوانە لەبەر چی کۆز دەکەن؟ براکەم سیرکە ڕاستە لەوانەیە من هەم بێت تۆنەت بێ، بەڵام کەم سیرەکە من هەموو تۆ لە ڕەزالەت دەژی ئەو کاتە منیش تامی لێ ناکەم. ئەبینی دراوسێکە نای نیوەڕۆی نیە بخوا ڕاست با تۆ هەر دەوڵەمەند بی ئەدی وجدان ئەدی مرۆڤایەتی بەڕاستی هۆکارەکە دەگرم لە بۆ شتانێ ئەی زۆر کەسە بۆ ڕەفیق خۆم بۆ زۆر ڕزی مادی باش و بەڵام دەڵێ کە تەماشا دەکەم برادەرەکەم زۆر ڕزی خراپە ئەمنیش تامچێژی لێ نابینم. پێ دوایرە شوێنی مرۆڤ نەماوە کە تۆزی مرۆڤایەتی تێدا بێت دەبێ وڵاتە جێبێڵێ تۆزی مرۆڤایەتیدا ما ئەویش خەڵکەکە خۆی نەک دەسەڵات حکومەتەکە خەڵکەکە خەڵک بەتایبەت خەڵکە عەشایرەکە. ئەجینا بەڕای من کوردستانێکی وێرانمان هەیە، هیوادارم بە هەموو لایەک بتوانین چارەسەری بکەین و هیوادارم بەرپرسەکانیش بەخۆیان دابستنەوە و کۆمەڵێک گەنج بێنە شوێنی خۆیان کە ئەوان زیاتر لە 50 ساڵ دەسەڵاتن بە هەر لە حیزبەکەی خۆیان بەڵام گەنجەکە داخیکەنەوە هەوانیش توانایان هەیە قابلە تۆ حیزبێکی هەیە 70 ساڵ هەیە کۆمەڵی گەنجی بتوانای نەبێ کۆمەڵی گەنجی دڵسۆزی نەبێ. ئێستا کە لە بۆت بڕەخسێت و لۆت بگونجێ وڵاتە بەجێ دێڵی بێکجاری بە خۆت و خێزان منداڵەکەی دەڕۆی بەڵام کرێتیمە ئەگەر ێژازم ئەوروپای بەمدا دەڕۆم ئەگەر واقسم بکە ئەگە هیچ نەبی دەڕۆم هاچم ئەوروپای لە خۆم بەمدارەوە. باشە لە ئەوروپا پێ دوایە ژیانت خۆشتر دەبێ؟ ناوەڕە خۆش نییە بەس بکەم ناچارە ماما ئەگەنە حەزت لێ وڵاتە بەجێ بێڵی وڵاتی خۆت؟ وڵاتم نابەت جێبێنم بەس بکەم چارەمان نییە. باشە ئەگەر چوویتە دەرەوەی وڵات و لەو ئاوانە خنکای چۆن دڵت دێ خۆت و منداڵەکە لەو ئاوە ئیجێ بدەیت؟ من باشتر با من باشتر بنەمەدی خۆشتر نییە ئەم خۆمدا چ خۆم نەمایە مردن خۆشترە لەو ژیانە؟ نەمەدی خۆشترە نەمەدی خۆشتر نییە وەڵام. تۆک و گەنجێک ئاوات بە مردن دەخوازی؟ وەلا زۆر بێزدان خۆم زۆر خۆم بێزانم زۆر بەیانێ بۆی لێژم دەبیان دەزانم شکریە چ بمارە بخۆم کرێت چیمە چ بمارە بخۆم. حەز دەکەیە تۆک و گەنجێک ئێستا بمریت؟ نەمەدی خۆشتر نییە بە قورئان دەمری خۆش لە قەبری دەگی داکەم داگەم ڕام شانەوە نەمەدی خۆش نییە برای من چ بمری سعادەکە لە خۆت ئاوات بە مەرگە خوازی و حەز دەکەی ئێستا کە بمری نەگەڵ شەو لەو کوردستانە بژی؟ وەسە بێتەوە تاز دامەنێ تاز دایز نییە کە مردی تازێت لۆ دانەنێ؟ ناوەسە توکیریە دامەنێ لە کوردستان بێزارم تا کوڕێکشمەیە. ئەگەر تۆ مردیە و کوڕەیە لە پاش تۆ زۆر بەخێرەکە خێرمە زۆرە خێرمە زۆر بەخێرەکە مەنوع حکومەتیمە زۆر یعنی تۆک و گەنجێک لە سەرەتای تەمەنێ حەز دەکەی بمریت و ئاوات بەمرێگە خواسی بەس بۆی لە کوردستان نەژی؟ بخوا لەوشان بێزدان بخۆم لە کوردستان بێزارە لەبەرچی بێزاری لەبەرچی چ عیبێت هاوە ئیشت هەیە بۆی ناتوانانی بژی؟ دەچین بۆی بەبرێ خۆم بێم لە سوێنەوە ئای دەبڕشم لە سوێنە بەیان ئای دەبڕشم لەبەر دەدامی شکریە 10,000. من کەسم ناسیوە و کەسی دەناسم خانووی خۆی فرۆشتووە خانووی هەبووە سیارێ بووە خێزانی هەبووە هەموو شتەکانی فرۆشتۆ چووتە دەرەوە وڵات باش ئەوانە لەبەرچی چوونە مەسەلەن کەسەی نێزیشی ڕۆیە خزمەکانی زۆربەی ڕۆیشت ئەو چاولێرەکەی تۆ باست کرد ئەوەیە ئازیاتر ئەوەیە کە دەڕاتە خاین دەفرۆشت سیارێ دەفرۆشت وەزیفەی بەزیدێری دوکانی دەفرۆشت لۆست بەزیدێری کاک ئەوە چاولێکەری بەس 185 زیاتر لەبەر نەبوونی دەڕوە 85 باشە هۆکار چیە خەڵک گەنجان پێیشن؟ ئایا حکوومەتەیە ئەو گەنجانە بەخۆیان هەوڵی ئیشکردن و هەوڵی کاسبیکردن نادەن یان گەنجانی ئێمە بێ بڕوانامەن هۆکارەکەی بۆچی دەگەڕێن؟ بڕوانامە هەرە زۆرە لە کوردستان بڕوانامە گەلێک زۆرە بەڵام مەسەلەن ئێستا دەچی چەندەها بندیوار هەیە کاکە دە بندیوارانە دەرکەن ڕەشیان کەنەوە ئەو بندیوار و ئەو تەقاعودەکەن کە تەقاعودەم لە جیان دانێنەوە. باشە باسی بێئیشت کرد ئەو گەنجانە بەشێکی زۆریان کە وڵاتە بەجێ دێڵن دەچن لە دەرەوەی وڵات ئیش لە پاکەرەوەی جادا و کۆمەڵە ئیش دەکەن بەڵام بۆ لە وڵاتی خۆمانەوەیشە ناکەن بۆ لە وڵاتی خۆمانەوەیشە لەوانێ پێی شەرم بیت ئێستا مەسەلا ئەوانیت کەش کە دێنە ئێرە بەنگلادیشە و نازانم چێ دێتێ هەموو ئیشەش دەکە وایە ئیمەش دەستەوی هەر ئەوەی دەکاتن بەس ڕقبەتی زیاتر لێ دەگری قانون هەیە لێرە قانون نییە مەسەلەن نەخۆش بۆ خزمەتی بێگانە بەدەستی
بێ زەمیران باشە بۆ خزمەتی بێگانە بکەین بۆ خزمەتی بێگانە بکەین ینی لەبەرچی لەوێ پێمان ئاسایی بێ جادەکان خاوێنکەینەوە لە مەتعامەکانیشکەین بەڵام لێرە پێمان ئاسایی نە لەو پاکەرەوەکان ئی ئێرەش لەزانی لەوێ دەچیان پێ دەڵێن لەوێ پێیان دەڵێن ئەندازیاری پاکەرەوە ئەندازیاری پاکەرەوە لێرە دەرێت کە ناس لێرە دەرێن نازانم چی بەس لەوێ دەرێن ئەندازیاری پاکەرەوە لەوانەیە بشزانن جێتان لێ بوو موسیان لە وەزیرەش زیاتر هەبیتن لەوێدا وایە موسیان گەلە زۆرە پاکەرەوە ئەندازیاری پاکەرەوەی پێ دەرێن نەک کە ناسوەچی لێمە وەچی کنەما ئەوها سوچیان کردینە بە سوگ ناویان دەبن لەگە ڕێز باشە پێ دوایە هەموو هۆکارەکەی حکوومەت بێ باشە ئەی گەنجێک و تۆ چۆنیشی دەستکەوتووە چۆن دامەزراوە نامووی هۆکار ئەوەی نییە هۆکار حکوومەت نییە بەڵام گەنجانی خۆشمان پێ دوانێ کەم تەرخەمن لە پەیداکردنی پسپۆڕیەکی تایبەت لە سۆری تایبەت هەیە بەڵام هەلی بۆ ناڕەخسێ ینی نایهێنتە پێش یان حکوومەت دەبێت کەسی شاو لە زێ شاودا بدرێت بەدە لە وڵاتی کەسی شیاو لە شوێنی شاو ینی بەدەگمان نییە مەسەلەن گەنجەیە خەریج کولیە مەسەلەن لە قانونیە لە جێیە مەسەن بابی باتە جێشیان کارجێڕێ کاکە بیبەجێشی یعنی لە دایرەی دانێ ئەگبا مدیرشنێ بەس مۆزەفێک بیلوانی ئەو مۆزەفەی لەوێ شادی ئیبتیدایی هەبی باشە ئامۆژگاری چییە بۆ حکوومەت ئامۆژگاریم بۆ حکوومەت دەوێ کە مەسەلەن بوار بە ئابووری بدە ئابووری وڵات یەکە لەگەر ئیداری ینی ئیداری زۆر مێمە لە هەموو وڵاتەکان لەسەر دوو بنەما ئابووری لەگەر ئیداری هەست دەکەی لە وڵاتی ئێمە بواری ئابووری و بواری ئیداری تەنانەت بواری اقتصادی وانەمان لاوازە تا ڕادەیەک باشە بەڵام یۆدارم حکوومەت زیاتر پەرێ پێدات و بۆ ئەو گەنجانە هەر بڕەخسێنێ باشە چی بۆ گەنجانە دەڵێ کە دەیانەوێ وڵاتە بەجێ بێڵن لە نێو مەرگ و ژیان گەنج وڵات بەجێنێری ئەو وڵاتە زۆر خۆشتە لەوەی کە لە غەریبی زۆر ناخۆشە بەڕاستی هەر کەسی کە لەناو کەس و کاری خۆی بەڵام یعنی هەیە ئیشی دەست ناکەوێ یان بێ ئیشە لە ئەوەی خۆی دەڕوا وڵاتە غەریبی دیوە ئەمە غەریبم نەدیتی دا ئێستا ناوەڵا کەس نەچوتە دەرەوەی وڵات هەیە برادر و دۆستم هەیە بەس براوانم نەچووە باشە پێ دوایە هەستی غەریبی هەستێکی ناخۆش بێت زۆر ناخۆشە بەڵێ مەسەلەن ئەمە خەڵک لێرە دەبینن غەریبە ینی ناخۆشە زۆر مەسەلەن لە ناو عایلی خۆ نەبێ سام لەگەر هەفتەی جارێک سەردانی مادەداکەم نەکەم وازام غەریبم لە شوێنێک بم ئەگەر بچیتە وڵاتێک و 5 ساڵ بۆت نەبێ دایکت ببینی ئەمە ناتوانم یەک شخص خۆم ناتوانم حایلی خۆم بەزبێرم خێزانی خۆم بەزبێرم مەجا ئەوەش بە ئەوە دەگۆڕێ ویژدانی دەوێ ها جێشتی دایک خۆشە زۆر ئەم نارێمە منەگەر دەبی هەفتانە جارێک سەردانی مادەداکەم بکەم کە جیرانشین ڕۆژانە ئەسمەکری هیوامان وایە خی گەورە دایک و باوکە هەبوو سەلامەت کاتەوە بۆ تەندروستکە زۆر سپاسی تا دەکەین زۆر سپاس هۆکاری کۆچکردنی گەنجان چییە؟ ئەو شتانی کە تۆ دەتەوێت ژیانی پێدروستکەی بەڕاستی نییە کە تۆ ئەو شتانە لێرە نەبوو ناچاری هانە بەیبەر وڵاتێکتر ناچاری کەوا کوردستان بەجێ بێڵی نەخێنار گەنجێک ژیان لێرە خۆش بێ ڕقەت بەجێ ناوێت لە زۆر بێستان خۆم زۆر خۆم پێستان زۆر بەیانە بۆی دەژیم دەبیان دەزانیش کردیا هەیام لە بۆ حکوومەتی چاویان لە گەنجەکان بێ چونکە گەنجەکان چارەنووسی هەموو وڵاتێکن لە هەموو وڵاتێشیدا هەندێک هەیە هەرزەکارەکان لەوانەیە چاولێکەری شتێک بەس ئەوەی دەڕوا زیاتر لە بەرنەبوونی و بێوەزەیدا برادرم هەبە گوتیتی یان بە منداڵەکانم خێزانم لە دەریا ئیزە بخنشێ باشتر لە کوردستان بێ ئەوەی بیستان پەیامی بەشێکی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە بەشێکی زۆری لەم کوردستانە بێزارن و هۆکارەکەی بۆ حکوومەت دەگەڕێننەوە بەڵام بەشێکیانیش پێیان وایە ژیان لە کوردستانی خۆت زۆر باشترە لەوەی لە غەریبی بژیت و ئەوان باسیەوەیان کرد کە لە کۆمەڵە کەس دوورن و باسی غەریبیان کردووە غەریبی هەستێکی زۆر ناخۆشە تەنها ئەوانە هەست پێ دەکەن کە غوربەتیان دیەوە